باشە مامۆستاجان دابێ مەسەر ئەو پرسیارە زۆر جار دەبینین هونەرمەندان بەعام ڕێگر دەبی لە بەردەم ئەوەی کا منداڵەکانیان بێنە نێو دنیای هونەری بە پێچەوانەوە بەڕێستا منداڵەکان هەموو ڕێچکیان هەڵبژاردووە منداڵی من لە هونەر دوور بن زۆر نا ئەمر مەبەستمێ هونەرمەندانی دیکە زۆر جار جێمالێ دەبیتم پێیان خۆش نییە دەرێ من ئەو ڕێم هەڵبژاردی با مندارەکەم ئەو ڕێی هەڵنەبژێری بە پێچەوانەوە مندارەکانی تۆمی ئەو ڕێی هەڵبژاردیە هونەرمەندان لۆ زۆربەی زۆریان پێیان خۆش نییە مناڵەکانیان هونەرمەند دەربن بەڵێ پرسیارەکە بەزەبەت ئەوەیە ڕاستە یەکەم شت ئەو ڕەزالەتەی لە ناو هونەر بینیویانە کە ئەمن چێژ لێ دەبینم ئەوان ڕقیان لێیەتی ئەمن حەلەزەتی لێ دەکەم ئەمن هەنن منداڵەکانم ببنە هونەرمەند بەڵام ئەوان ڕەزالەتیان زۆر بینیوە جگەر لەوەی دابوو ئەوە لە ڕووی دابوونەریتەوە سەردەمی زێرن کە باست کرد کێشیان لۆ دروست دەبوو جگەر لە وەزعی مادی و ئیتر ئەو کێشانە لێ بێزار بوون حەز ناکە منداڵەکانیان تووشی ئەو تەجروبەیە ببتەوە بەڵام ڕەنگە من چێژ لێ ببینم لۆ خۆم وامامە کەم عاشقم عاشقی سینەما یعنی پڕ بەدڵ حەز دەکەم هیچ سم نەبی جاری وا هەبووە کاتی خۆی ئەم بەڕاستی قسە کاتی خۆی ئینسانە عەبەسی بوو نەمزانی چۆن دەژین کاتێک ئەمە شێتی ئارتۆ بوو لە شانۆ نەمزانی چۆن ژیان دەکەم بەڵام ئەوە چێژم لێ دەدی چێژم لێ دەدی جارێەوە خەفەت دەخۆم یان دەگریم ڕۆژێک لە بابەتێکە زۆر سەرنجم ڕادەکێشی لەو حالەتە ئەوەندە چێژ دەبینم ئەوەندە چێژ دەبینم کە بە خۆ دێمەوە بۆ خۆزکردنی سعاتکە گریانەکە خۆشتر دەبێت کەم کەسەیە وەکو من وابی لۆ خۆم ئەم خۆم هونەرمەندی ڕاستەقینە دەبی ئەوهابی ئەوها کارەکەی خۆی خۆش بێت تەبان ئەو کاتەتم تا ڕاتێک ژیانم خۆشە سەرە ڕای ناڵێم کەسێکی نۆرمالم یعنی ئەوە نیمە بڵێم کابرایەکەم ڕۆژێک ڕۆژان 1 ملیۆن دلارم هەبی 2 ملیۆن دلارم هەبی وەکو یەکوام بەو دەستە 1 ملیۆن دلارم ئێستا ژەرەوەی مامۆستا بەو دەستەم 1 ملیۆن دلارم لە حکومەت وەرگری بەسێ چوار باشە ئێستاش خانم کرێە تەسەوور بکە مەبەستم باشە مامۆستا گلەیت لێ ناکرێت لەبەرەوە هۆکارە چێم عایلە بەڵێ طبعا بەڵام ئینسان دەبێت ڕاشکاوە بیتن هەندێک حالەت دەڵێن خەڵک بۆ هونەرە وای لێ هات دەڵێن چێن ئەوانە دەڵێن حتمما کەسانی ناتوانم هیچ شەشی ناشرین بەکاربینم بەڵام کەسانێکن تەمەلق دەکەن تەنازل دەکەن ئەو شتە بە من ناکرێت لێشی نازانم ئەوە مهمە نە فێرش دەبم نە لێشی دەزانم هۆکارەکەی ئەوەیە بەڵام گلەیەکە ئەوەیە کە مثلن خەڵکێ ئەو دەرهێنەرایە ئەوەیە ئەوەندە و هاوخان و کڕی چارێک پارەی باشی وەرگرت حاصل ئەمن ناتانم لەوانەیە مەسەلەن بەڕێستان خراپترین بەگەرە حالەتی یان نە کەسێکی نەبوون نیم بڵێم ڕاستە باشە تا ڕاتێک خراپ نییە ئەلحەمدولیلا لەوانەیە لەبەر خۆشەویستیت لە بۆ کارەکەت لە بۆ دڵپاکی و دەستپاکی لە بۆ ئیشەکەت هەر ئەو هەیە تەبعا ئەگەر وەکووام کردبایە ئێستا ئەمن لە فیلمێک دەمتوانی 20 دەفتەر وەرگرت 30 دەفتەر لادەم لۆ خۆم لە لایەک دەشم توانی بەڵام ئیشەکە پێ جوانتر بوو ئیشەکە جوانتر دەربسی ناوەکەت باشترە ناوەکە بە باشی ببینێت ئەوە زۆر مووقفیشم باشە خۆم بەسەر هیچ لایەنێکی سیاسی ساغ نەکردەوە